هاوپیشەکانم هەواڵە دۆستەکانم ئەگەر ئەهریمەنانی حکومڕانی قەلایەک لە کرس و دادوریەتیان بەنیاز ناوێ ئەوە لەزەتی ئازادی لای ئێمە سنووری هەموو مەترفیەکیش کاندووە ئەگەر ئەوان دەدزن و دەمان کوژن قۆڵبەتمان دەکەن یاخود ڕاومان دەنێن بۆ ئەوەی مەملەکەتێک لە ترس و مردن پیشانمان بدەن ئەوە هێزی بەرخۆدان لە هێزی مردن لای ئێمە زۆر زۆر گەورەترە ئەوان زاڵن بەڵام هەرگیز بەهێز نین ئەوان حەشامەتێکی چەکدارین بەڵام هەرگیز نێچیروان نین ئەوان قات لە بەرن بەڵام هەرگیز ڕۆشنبیر نین ئەوان بەیعا کورسین بەڵام هەرگیز دەنگ نین ئەوان سەدهە کەناڵن بەڵام هەرگیز خاوەن دۆز نین ئەوان خاوەن چەندان زیندانین بەڵام مرۆڤێکیان پێدەستەمە و ناکرێت ئەوان ڕاڵن بەڵام بەهێز نین ئێمە دەمردنیش هەر نەمرین ئەوان بە ساغیش هەر مردوون ئێمە لە زیندانین بەڵام ئازادین ئەوان بەرەڵام بڵام زیندانین ئێمە سمعە و شکۆمان گەواهی دەرمانە ئەوان سمعە سووق و گومان دەخۆن کاک دەنگە نەبەزەسە دەنگە زۆر سافە ئەگەر هەندە پرسیار وەڵامت لێ بکەین سپاست دەکەین کاک نەبەز یەک بۆ خۆ دەزانی ئەو دیاردەی سەرتراشینەوە ماوەی گەلێک زۆر بۆ تایبەتی لە هەولێرێ و پێشووتریش نەکرد سەرتراشین مەلا ڕیشی سوستایە لە مامۆستاتاندا و گەنج لە ناو سەردەش عوسمان ناو هەولێرێ ڕفێندرا باشە بۆ ئەو حاڵەتانە زۆربەی بەس لە ژێر دەسەڵاتی ئێوەدا هەیە کۆمنتار چییە؟ دەزانی ئەمە ئەو حاڵەتانەی کە باز لەسەر دەکرێت لە هەموو کوردستان پێشووتر هەبووە بەڵام تەرکیزەکە لەسەر هەولێرە لەبەر ئەوەی سوقلی هەولێرێ و مەبەستەکانی دیش دیارە بە سەراحەت مەبەستەکان چنان مەسەلەی سەرتاشینێ ئەوەی ڕوویدایە تەسەڕوفی شەخسی بووە ئەمە و فترەیە دوو حالەت ڕوویدا حالەتە دوو برادری یەکتر لەسەر چ نەگەیشتینە یەک ئەو سەری ئەوی تراشی بەڵام پێشی ئەوەی کە بڵاویش بیتەوە ئیجراعات کرابوو کە گرتە ڤیدیۆیەکە بڵاو بووە ئاسایشی هەولێر ڕایگەیاnkەوە 15 ڕۆژە ئەوە لەسەر ئەو حالەتەی دەستگیر کراوە ئەو کەسەی بەو کاری هەلساوە بێ ئەوەی ڕابگەیەنرێت تو ناکرێتن هەموو شتەکان ڕابگەینی لەبەر ئەوەی هەموو دام و دەستگاکان ئەرچی تایبەتی خۆیان هەیە ئەرچی ڕۆژانەی خۆیان هەیە کە جێبەجێی دەکەن هەموو شەقاوە ئەدی مەسەلەی کاکی نەبەز ئەدی مەسەلەی هێمن بنەسلاوە لە 2016ەیە مەسەلەن خۆ بە مەرکەزی پارتی کردی ئەوە خۆ شخصی نەبوو کۆ حزب کرا ئەدی ڕیشستانی مەلا ئەدی لێدانی مامۆستایە کلۆ لێم دەدەی ئەوی لەناو هەولێرە لە 2010 پارتی هیچ کارێکی نەکردیە بە دەرمە یاسا لە هەولێرێ یعنی هەموو کوردستان ئەو وێ من بنەسڵاوی طبعا ئەو کاتێ من قایم نەبوویمە بەس حزب و حکومەتەکەت کردیتی بەڵام مستحیلە کە حکومەت کارێکی واکە لەبەرەوەی یاسا هەیە ئەی چێ کردی دادگا هەیە دادگایە هەمووی تەسەڕوفی شەخسی بووە ئەم بالۆت تەواوکەم تەسەڕوفی شەخسیش لە هەموو جێیەک واریدا هەموو خەڵکێک باش نییە ئێمە زۆر جار لە کاتی خۆپیشاندانەکانی کە لە هەولێرێ ئەنجام دەدرێت تەسەڕوفێکی شەخسی ڕوویدایە بەڵام تعمیم کرایە کە ئەوە شتەکە وانە تەسەڕوفی شەخسی ئیجراعات کرایە بەرامبەر ئەو کەسێک کە ئەنجامیدایە ئەمە ئەوەی کە دوێنێ ڕوویدا باوەڕکە هەموو حالەتەکان وای لە هاتووە دەستگا ئەمنیەکان هەندە بەهێز بووینە هەندە چاوکراوە بووینە هەموو حالەتەکان وای لە هاتی کەمتر لە 24 کاتژمێر دەستگیر دەکرێت ئەوەی دوونێ بەرامبەر ئەو مەحامەیە کە ڕوویدا لە هەموو مستەوایەکیدان ئەی باسە کاک ئەو کابرای لە مامۆستایەکەیدا ناوی هەینی زیارەتیەوە بزانم ئەسڵەن پلەی بەرز کراوە ئەوی ڕیش فلیمەکە دەست ئەو 2010 کە بەش ئیدانە جدایە لەگەر ئەوەی هەینی زیارەتی ئێستا پلەکەی بەرز کراوە کاکەوە هێمن بنەسلاوە بەڵێ ئیجراعات کردن بە قانون دەکرێتن بە یاسا دەکرێت لەسەر ئەو تەسەڕوفانە کەس لە هیچ جێگایەک ئاگام نەکرایە دەتوانی پێم بڵێ هەینی زیارەتی چ ئیجراعاتێکی لەگە کرا
ئەوی ئەمە زانیمان پلەی بەرز کراوە نایناسم کاک ئەدی ئەوی هێ من بنەسڵاوەی سەرتراشی ئەدی ئەوەی سەردەست عوسمانی ڕفاند و تیرۆ کرد بزانین ئەمە لە کاتی بەرپرسیارەتی خۆم لەو شارەی تومافت هەیە پرسیارەکانم لێ بکەین بەڵام شتێک کە من ئاگادار نەبوویمە ئەمیش جوابەکەم پێێنێ و جوابت نادەم بەڵام ئەوەی ئاگادارم ئەوەی لێی دڵنیامە تو هەڵەی کە دەڵێ حزبەکەت کردی لەبەرەوەی پارتی هەردەم حزبەک بووە کە خەڵکی لە خۆی بۆ کردیتەوە بەبێ جیاوازی کەوا بەرگری لەو خەڵقی کردی کەوا بەرگری لە مافی خەڵکی کردی خەڵکی ئەو لێرەش ئەوەی باش دەزان من پێویست ناکە بچمە ناو بابەتە سیاسیەکە بەس حزب حکوومەتەکە هەولێری ئەسڵیەکە هەولێری ئەسڵیەکەی کە ئەمە هەموو هەولێرینە بە سەراحەت دەتانی لەوان بپرسی لە هەستت بە ئەمن و ئەمان کردیە لە ژێر دەسەڵاتی چی هەستت بە ئەمن و ئەمان کردیە بە سەراحەت ئەو بابەتەوە نەم باسی سەرتاشی نەکرد بالۆسم سەرتاشی نەکە ئەوی تر ئەوەی بەرامبەر ئەو مەحامی دوونێکرا زۆرمان پێ ناخۆزی زۆر بەتوندی زیدانەکە زۆر بەتوندی بەسەس پێ ناکەی ئازانم کاک نەبەس بەسەس پێ ناکەی ئەو حاڵەتە زۆربەی سەرتراشین بەس لە ژێر دەسەڵاتی پارتی هەیە بەس ئێرهاب لە ژێر دەسەڵاتی هەردوو وڵاتان هەیە و زۆربەی کادیر و بەرپرسی خونگۆ نەدەیکەن ئەو شتانەوەکەن خەڵکێکی فەقیر نییە خەڵکێکی حیزبی کەنیەت بیکە سەرتراشین ئێرهاب بەڵێ وای دێکدێوە کەوا تەوجیهەکە پارتی ئەوەی دەکەن وانە کاکە وانە سەرتاشین شتێکی زۆر ناڕێکە شتێکی زۆر ناشینە بەڕاستی بەرامبەر هەر کێ بکرێتن منەکە شتەوە ناکێتن مستەحیلە گەورەترین تاوانبار دەستگیر کراوە لەو هەولێرەی سەری نەتراشاوە بەپێی یاسا مامەڵەی لەگەڵ کراوە بەس بەو شێوە نییە کاکەوە ئەو زیندانیانەی بادنیان هەموو دەڵێن ئەمە سەرمان تراشاوەکو ئیهانە ڕسمە چ بینن دەڵێن ڕسمی چ بین محامی نەگەیشتەکن یا ڕسمی چ بینی کاکە بەڵگە ئێوانە ئەوە بەخۆیان لێدوانیاندا لێدوانی دەدەن بڕۆن شکایەتیان لێ بکەن هەتا ئیسپاتی نەکەن ئەگۆژە قسانە مادەم مەکەن کەی ئیسپات بکەین وێنەیەکتان یاخود تۆمارێکی دەنجیوانتان لەهات بڵاویکەنەوە تۆمارێکی دەنجێ نەوێنەیەکە دوایە بەندیخانەکان ئێمە دوو بەندیخانەیە بەندیخانەی محکومین هەیە لە هەولێر ئەوەی کەوا ئێڕاگیراوانە ئەوانە ڕۆژانە لە ڕێگای داواکاری گشتیەوە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان بە بەردەوامی سەردانی دەکرێن ئایا سەڵاپۆرتەن هاتیە لەو لایەنانەکەوە ئەو کاک نەبەس لەو قسانە ئەسڵ و ئەساسی نییە کاک نەبەس مەلا شڤان دوێنێ لێدوانیدا و هاوکات ئومێد بە ڕۆژکی هەردووچیان دوو زیندانی بادنیان بوون لێدوانیان لە میدیادا دەڵێن ئەمە سەرمان هەموومان سەرمان تراشایە لەناو ئاسایش و ئاسایش واتە مەسئولیەتی ئەمنی حکوومەتێرێ بەهەرحاڵ کاک نەبەس بچینە سەر خاڵەشکە کاک نەبەس ئێوە لە هەولێر جەوەکەیە خەڵک ترسەشی زۆری دروست بووە و مەجای خەڵک نادەن لە خۆ پیشاندان و شتیوالا بە تایبەتی ئەوانەی کەتە ناڕازی آخر شت گەیشتە سەر ئەوەی یادی ئەنفال ئەو ڕۆژە ڕێی لێگیرا و لێیاندرا و ئیهانە کران کە یادی ئەنفال لە هیچ شوێنێک پێویستی زۆر بە ئیجازەش نییە ینی لە هەموو ناوەندەکان ئەسەن یادی جوولەکە پێویست نییە بچیەت و جوولەکان داوای ئیجازە بکەن یادی ئەرمەنەکان بەنمونە لە ئەرمینیا ئەوە ڕۆژی ماتەمی نییە بەس ئێوە لێشتاندان یعنی خەڵکی هەولێر وەزعی زۆر خراپی لۆ دروست بووە ئەتو باز لە خەڵکی هەولێر دەکەی بەس ئەمەش ئاگامان لێ خەڵک لە هەولێر وەکو کۆریای باکوور تەمەشا دەکا کۆمنتارت چییە؟ ساسوە کۆریای باکووری چ کاکە ئەو پەڕی ئازادی لە هەولێر خەڵک ڕۆژانە خۆپشاندان دەکا هەر پێشی دوو کاتژمێر خۆپشاندانێک لە پێش قایمقامیەت و پێش پارێزگا هەبوو خەڵکانێک بوو کە داواکاریانە و داواکاریەکانی بەیان بە ئێمە دەکەین ئێمە بە بەردەوام دەچینە ناویشان خەڵکی کاسبکار خۆپشاندان دەکات خەڵکی ناڕازی خۆپشاندان دەکاتن ئەو پەڕی ڕێزیشان دەگیرێت تاکە ئەمەکە ئەزمەی ئەومان دەبیتن هاوینان لە چەندین گەڕک ئەمە ساڵی ڕابردوو باش بوو پاش ئەو پاڵپشتە گەورەی کە سەرۆکی حکومەت لە بۆ کەرسی ئاو و چاکردنی کێشەکانی ئاوتەرخان دابینی کردو ئەو بودجەی تەرخانکە کێشەمانەمانە بوو ئەمە لە هەموو شەقامەکان ڕۆژانە لە بۆ بێ ئاوی
خۆپیشاندان دەکرا بەڵام لەگەڵیان بووین دەچوینە ناویان کێشەکانمان چارەسەر چۆن دەکەن خەڵک ئازادیەیە خەڵکیش بە بەردەوامی ڕەخنەمان لێ دەگرێت خەڵک گلەیمان لێ دەکات کا قادر لە سۆشیال میدیا ڕۆژانە ئەو گلەیەی لە حکومەتی هەرێم دەکرێتن لە ئێمە دەکرێتن لە خەڵکە چشتە لەو شارە دانیشتینە لە چ کاتێک کرایە بەس وەڵا دەنا کاک بەشێکی زۆری خۆمان پەیوەندیان پێوە دەکەین وەرە کاتە با کێشەکان چارەسەر بکەین هەر خۆپیشاندانە چشکە بکرێ کاتە بە کەیفی من و تونیە یاسایەک دەرچووە لە پەرلەمان بەپێی ئەو یاسایە ئەتوو دەبێ یادی ئەنفالیش یاسای دەوێت کاک نەبەس کاکە هەرچەندە یادی ئەنفال یادێکی پیرۆزە یادێکی گەورەیە پێویستە هەموو کەس ڕێزی لێ بگریتن واشترایە لەسەر مستەوای فەرمی هەر حزبەکەی منیشە لە خەمی هینانەوەی ڕووفاتی ئەنفال کراوەکانە هەر حزبەکەی منە لە خەمی قەرەبووکردنەوەی وانە هەموو خۆپیشاندانەکیش یاخود هەموو یادە کە کرایتەوە بە بەشداری کەوادری پارتی بە بەشداری کەوادری حکومەتی ئەنجامدرا بەڵام خەڵکە کە بیەوێ فەوزا دروست بکاتن نەکەن بۆ ئەنفال بە هەر ناو ڕۆکەچی خەڵکەک بیەوێتن لە هەر جێگایەک بە بیان و شەقام بگری ڕێ لە خەڵک بگری بەبێ ئیجازە لە سویدیش ئەتوش ڕێگەت پێ نادرێتن بەس کاک نەبەست خۆی کۆمنتار یەک ئەوانە بە هەموو دە 12 کەس بوونە دە 12 کەس بوونە دوو بەعسیش بە خەڵکی دەگۆت مخەڕیب کاتێک کە ئەوە بوو لە هەمووانەش گرنگتر ئەمە چەندین زادی ومانە کادری پارتی بە کەیف خۆیاتە سەجادەی سەنتەری شاری گرتیا دەهۆڵ و زۆرنای داکوتایش سەنتەریش ئەوەی کردە بەبێ ئیجازە ژۆی کردیا یعنی تەنیا و خۆپیشاندا وەڵی ئاهەنگ جێڕان جیایە نا ئاهەنگ نییە نێ ئاهەنگ نییە ئەو مانجی پار وازانم مانجی شەش بوون ئەوەی نوێ هەوڵی دا خۆپیشاندام بکرێت ڕێتان نەدا کادری پارتی ناڕازی نەبووینە یعنی کادری پارتی ناڕازی نەبووین نا ئەوانە حەفلەیان کرد هاتن سەنتەر بە بۆنەی ئەوەی کە ڕێ نەدرا خۆپیشاندان بکرێت بە بۆنەی ئەوە سەنتەری شار دەگری ئیتر بە ناوی حەفلەیە بە ناوی تیپی مۆسیقایە گرنگ نابێ ڕێ بژیرێ لە خەڵک وایان نا یعنی ئێمە بە خۆمە بیسی سارە زیاتر بوون خۆپیشاندان خەڵک لە شوێنەکەی خۆی دەکە خەڵکی ئەو لێ دەیکات داعیە لە ناوچەکانی بە پۆستەر و بە ئۆتۆمبیل خەڵک بگوازرێتەوە دیچنە داورێت خەڵک هەبووە ئەسڵەن هەر هەولێری نەدییان ئەجەسیە مافە یەک ئەو مافە دوو سەدان مافە بەڵابایە مۆڵەتی وەرگرتیا ڕۆژانە وەرە بە بەردەم ئەنجومەنی وەزیران دابڕۆ ئەگەر ڕۆژانە بەدەیان کەس لە بەردەم ئەنجومەنی وەزیران وامانی نەگرتبی حەقت بەس کاک نەبەس ئەزانم بەردەم پەرلەمانتار بەڵێ وە دێنە ناویان قسەیان لەگەڵ دەکرێت بە بەردەوام ئاخر ئەوە کاک نەبەس ئەمە زەختەکی زۆر گەورە لەسەر حکوومەتی حکوومەت ڕاپۆرتی نێودەوڵەتی زۆر لەسەرە مەجالێکی دیاریکراو دەدا بەڵام کاتێک دێتە سەر کاتی خۆپیشاندان بڕیاردرێتدا هەموو جاردیمانە لە هەموو کوردستان خۆپیشاندان دەکرێت لە دەڤەری سەوز زەد ناکرێت ئەتو ناتوانین کۆڵیرەوە بکەیت یعنی حاڵەتەکە خەڵکی هەولێر ترسان زۆرتان ترس بارەگا سوتاندن ئالانکردنی دەوایری حکومەت سوتاندنی سیارەی حکومەتەوە خۆپیشاندانە یان تێکدا بەزەن گۆش کردیتان یەکە لە 2000 بەوەی نادرێت بەڵام خۆپیشاندان دەکرێت بەس 2005 مستحیلە لە شوێنە کە یاسا بەرقەرار بیتن ڕێگە بدرێت قایمقامیەت لۆ بسووتێتن قایمقامیەتەی ئەمن ئێستا دەوامی لێ دەکەم ڕۆژانە وەرە بزانە بە سەدان هاوڵاتی ئیش تێرە دەڕوا ئەوەی کێشەکی هەبی ئیش و کارەکانیان باوەڕکە ڕۆژێ من چینە 600 کەس سەردانی قایمقامیەت بکە باشە لۆ ئەو شوێنە بسووتێندرێتن کە ئەو 600 کاک نەبەس داهێنەری لەگەڵ داما هاوڕاتینەوە بەس کاک نەبەس داهێنەری سوستان پارتی کردی لە 2005 لە یەکگرتو دوای بارەگای گۆڕانتان لە هەولێر مەڵبەندی بادینانی یەکێتی پارتی ئەوانەی کرد هەر بە ئاشکا دیارە و خەڵکیشتان شەهید کرد داهێنەری بارەگا سوستان ئەنگۆ بوونە ینی پارتی بووە ناتوان ئەنگۆ ئەو پارتی هیچ کاتێک لەگەڵ سوتان و لەگەڵ ئەی بۆ کەس نەجیرا چون سڵحتان کرد لەگە یەکگرتو ئەو بارودۆخانەی بەسەر کوردستاندا هاتیە کارچی من وا دەزانی بارودۆخی ئاسان بۆ شەڕی داعش وا دەزانی هەندا ئاسان بوو 2005 بوو ئەوە کاک پێشی 2000 پاشی ڕوخانی سەدام بوو
قۆناغەکی نوێ بوو بەسەر کوردستان بەس ئەس پێ ناکەوە پاساوە چەندین کێشەی سیاسی هەبوو ئەمن و ئاسایش بەرقەرار نەبوو لە ناوچەکەوە بوو پێویست ئەوانە هەمووی قۆناغی ناخۆ ئەدی شەڕی ناوخۆ شەڕی ناوخۆش مەرحەلەکی زۆر ناخۆش نەبوو بەسەرمان داهات ئەوە هەمووی تێپەڕی کاک نەبەست بارتەدەوە 2005 بەرحاڵ کاک نەبەست ئەمە شەم دەزانین لە شەڕی ناوخوارد وڵاتان هەرچی تاوان بوو ئەنجامتاندا هەردوو لا ئەمە ناڵێن لایەک هەردوو لا ئەوی گوترا کاک نەبەست لەو ڕۆژان دوایان شت کاک عەلی سیاسی ئەڵێ باوکت تۆ تۆمەتبار دەکاتن کە تۆ باوکت دەستیەوە لە تەسلیمکردنەوە 6 کەسی بنەماڵەکەی بۆ شکایەتی لێ ناکەی يعني تومتة شقور سواء يعني والله من قناعتم أو دريت البينة على من ادعى واليمين وعلى من أنكر أو برادر طبعا أو بابا تبهي وندي بمن وني بشخص يقوم بس مني نكر ديا وده قريته بو بالي چونك بلام أو دتواني شكاية بكاتن أو دتواني الذي نيتن إثبات كاتن أجر ما في هي براستي أمن وندت الظلم أو وندت بيظلم هالسند أمن لا أسلوبي مني كوا سينا نشاطم والله بغيرتي أجر دعوة ما في خوي نكاتن بس أمن بشويش يا ساي بشويش قانوني أمن وندت الظلم هيك ترنالم أو بابتها أكيد زۆر قسەی لەسەر کرا باسیشی لەسەر کرایە ئەو دەبی بەڵگەکەی بینی لە شوێنبەری ئەو 6 کەسەی بیت لە چ شوێنێک لە چ گوندەک لە چ ماڵێک چوە هینایەتی هینا ئەوانە دەبی ئیسپات ئەمنۆت و محکەمە نینە دانیشین ئیسپاتێن بەڵام من ئەوەی ڕەت دەکەمەوە لەبەرەوەی ئەسڵ و ئەساس يعني بابت فەوجی نەبووە کاک نەبەست بابەت خزمەکان هەیە بۆ بەڵێ خزمەکان هەیە عقيد حميد سورتي فوجي نبوة أفسري سربازي بو أفسر بو درچي كوليجي سربازي بو بناي باوكد نبوة كاكنا بس نخير بناي خزمتي بو بلام أو أفسرشي سربازي بو أو قندانا بخوت عن باش دزانن كاتي خوي هم بيجرا أو خلق أو يشوف بو بيش برقة أو يعوار ودربدربو أو لو فوزانا خوي حوان دو دواي أنفان أو فوزانا نبوة كوالا سرتاي هشتايتان ولا دژی ملەتەکەی خۆیان و دژی خەڵکی خۆیان بالعکس بۆ حەوانەوەی ئەو خەڵکەی بووە کەوا گوندی لێ تێکچووە کەوا دەربەدەر بۆ هیچی تر نەبووە و ئەوانە بەس کاک نەبەست لە هەموو شوێنەکانی کوردستان ینی ئەزانی چیە من ئاگام لێ ئەم بەخۆمان لە چاگونە کاک عەلی دەیان جار شکایەت کرایەوە بڕیاری محکەمەی عێراقی هەیە کە هەموو ئەنفالچەکان بگیرێ کەس ناگیرێ و دەیان قوبشاندانمان کرد دەیان ناڕەزایەتی لە 2000ەکان نیە تا 2010 لە بۆ دادگایکردنی هەموو جاشەکان کەس نەکرایە بەس کاک نەبەست دوایین شدەت و لە ئەوەی تر تۆمەتت لە بۆ من دروست کردە بەس برای خدر منتک مەسوول ڕێکخراوی دێدەوان ئەو فۆجەی باوکت تێدا بووە لە مەعبەینی گڕەسۆر و دارەتوی کەمینیان دانایتۆ لێیاندا شەهید کرایە کادری پارتیش بووە برای خدر منتک ئێستا وازان پەرلەمانتارە وتی برادەریشمە من بەرپرسم لەو جملەیە و بە خۆشتان بە خەڵکی هەولێرش بزانێ فەوزەکەی باوکت بزانە تەقەی لێکرد بوو یان نا هەرچەندە وتیان فەوزی بابەت ئەلەو فەوجانە بوو وەکو خۆت بازەکەی خەڵکی بەس ببوونە جاشەوەی خەڵک ئەلەو ئەویش لە سنگۆ نەوەستایە برای شەهید وە کا خدر باش دەزانی برای کو شەهید وە لە چێش شەهید وە بەڵام ڕەجاءەن ئەتوو ڕۆژنامەنووسی بە دوواداچوونی خۆت دەکەی بەڵام فتنە دروستکردنیش شتێکی باش بەس ڕووداوی مێژوویەوە ئەنانان ئەو فتنە نییە ئەوە ڕووداوی مێژوویە یەک کاکنە بەس غەڵەتی بە دوواداچوونی زیاتر ئەمن بەرپرسم بەڵێ کاک نەبەست دەنگت خراپ بوو ئەلۆ کاک نەبەست بەڵێ جێمنێتە ئەو برادەرەش لە هەولێرێ دادەنیشی زۆر تەبیعیە ڕێی خۆی تێ ئەخر ئەوە ڕێی نییە تۆمەتە دەزانین یەک بەڵگە بخاتە هەر قسەکردن
يعني استغلم مامەچی ئەو برادەرەی خزمەکی منی کوشتیا برای منی کوشتیا ئەمنیش دەخانم بەقسە هەموو شتێک بەڵام با یەک بەڵگەی مەلموس وێنەیەکە ڕەسمەکە لێ آخر تا پرۆسەی ئەنفال چۆن بەڵگەت ئەو هێزەی بابت لەگەڵ بە بەردەوامی ئەم گۆشت بڵاو دەکەنەوە ئەو فلانە سەر و جاژەوەی کردی ڕستم گۆ بەدایان ڕستمتان لەکنەکە ئەوەی بەشدار هەموو شتێکتان لە بەس ناوی بابت لە عەمەلی ئەنفال نییە کاک بەس ناوی باوکت بەڵێ نا ئەوە لە محکەمەی عێراقی دەرچێت چییە لە محکەمەی عێراقی دەرچوو کاک نەبەس دژی ئەوەی کاک قادر دەزانیت من بابەتی شەخسی مناقشە لەسەر ناکەم کاکە باش من نامەوێت ینی بەڕاستی وەکو بریندارکردن بەس ئەوە دەنگت خراپە کاک نەبەس من بابەتی شەخسی ئەگەر لە سەخۆمە مناقشە لەگەڵ دەکەم بەڵام تر لەگەڵ مناقشە ناکەم بابەتی شخصی ئەو حەقەشت نیەوە بزانم شتی شخصی لە من بپرسی هەر کەسێکیش مافی شخصی لە لای یەکەکی بێ وەداد نا کاک نەبەس من نامەوێت ئەوە بکەم ئەمە زایدن بەڵێ بەڵگەکی هەیە بابی خاتە ڕوژ ئازادانە ئەمن ئەو ڕۆحایم خامم لەو چارەی بەدڵنیاییەوە ئەو کەسەش لە هەولێر دادەنیشی وەڵام لێشی بپرسە وەڵی بابێ لێرە چایەشی دەدەینێ و خزمەتیشی دەکەین و زۆر تەبیعیە ئەوە یەک لە دلیل و بەڵگەکانەکەەوە ئازادی هەیە لە هەولێر ئەوەی ئەنگۆ باسی دەکەن ئەسڵ و ئەساسینی ئەوەی ئەنگۆ باسی دەکەن وانە بە سەراحەت وا پێت بڵێم هەر زۆر بەسینگەکی فراوانە من وەرم گریا زۆر تەبیعیە لەبەرەوەی ئەمن ڕۆژانە لێر و کانە کاروباری هاوڵاتیان ڕایی دەکەم ئەم شانازیش بەوەی دەکەم خزمەتی شاری هەولێرە دەکەم چکە خەڵکی ئەو هەولێرەیمە باباشی شت پێ بێم کاک ڕۆژێک لە ڕۆژان ئەمە کێشەمان لەگە خەڵکی ئەو شارەی نەبووە سووەکو عایلەت سووەکو خۆم وەکو شەخص ئێستاش قایم خامم بە تەنیا دەستمەناوە بازاڕی دەسوڕێمەوە ئەکیدم وێنە شندینکە حیمایم لەگەڵا نە خەڵکم لەگەڵا وەرە بزانە عیلاقەی منیش لەگە خەڵکی هەولێری خراپ نییە ئەو شتانە دەکەن بەس ئەوە نەک خراپ نێوە شتێکی باشە بەس کاکە بەس بالمقابل هەولێر زۆر ئیهانە دەکرێت لەلایەن حیزبەکەی تۆوە بەڵام ئەو شتەی ئەتوو باز دەکەی ئەسڵەن زۆر قسە و باسی لێکرایە چەند ساڵە و زۆر ئەوە کرایە بەس ئەو لە محکەمەی عێراقی دەرچووە کاک نەبەس توخوا دوو قۆست دەمێ قادر ئەتوو ئەو بابەتەکە دەوەنی ئەتوو بابەتە بەس یەک ڕوونکردنەوەی کۆتاییت پێ بڵێم قادر کەسێکی خۆت پێ کەسێکی ڕۆشنبیرە بەڵام جووندان شتێکی باش نییە وایە تو بە بەردەوامی جوون دەدەی وەکو تەحەدات دەکەم ئەگەر جوێنەکەم هەبی فەرموو ئەلێرە بە خەڵک بڵێ آخر تەلەفۆن کە لۆمنت کرد بە فعلی گوێم لە دەنگت دەبوو کە دادخست جوونەکەتدا گوت باشە بەس وشەی داوە شێم دەڵێم هەموو جوونی من وشەی داوە شێە نانە باشە توخوا معقولە قامی هەولێرەی بە چار تەلەفۆنی لۆتم کرد قەپاتت کرد باش کاک بەس بە ڕقەمی سویدم کرد براکەم زۆر ساف دەرچوو بە قوربان من ئەوە معاناتمە دەبوو هەر تەلەفۆنەکی دەکەم قەپات دەکەن بەڵام من دیسان پێت دەڵێمەوە ئەتوو وەکو ڕۆژنامە نووسک ئەتوو ئەگە پرسیار لەسەر شوکارەکەی من دەکەی ئەگە پرسیار لەسەر کاک نەبەس قەت دیتە ئەم جوێنێک بدەم تەشیر بە خەڵک بکەم یعنی ئەو دوێنێ ئومێد خۆشناوی بەرپرست دوو جوونی مزری پێدام باشە هەر بە ئاسایی مەگەری توخوا معقولە محافز جوێن بدا تەشیریش دەکەی بەڵامە تو ئێستا یەکێک لەو شارەی نامەکرد لۆ بنێریتن بەبێ ئەوەی بەش نمونەکەم پێ بڵێ ئەمن کە ئیهان کە غەڵەت دیار ئەمن غەڵەت دەکەم بەڵام نمونەیەکم پێ بڵێ خەر ناکرێ ئەو جوملانە فڕێ بدەن کاک نەبەس ناکرێ دوو ئەمن لە کۆی دیدارەکانم کەی جوێنم بە خەڵک داوە کەی تەشیرم بە خەڵک کرد بەو پەر وەکو نمونە یەک نمونەم پێ بڵێ خۆت نەزانم ئەنگۆ هەموو تابعی ئێمە دەکەنەوە ئیشیمە ئەوەیە ڕەقیب بینە سەرتان بۆ ئەوەی ئیشەکان باشتر بڕوا وەڵاهی ڕاز ناکەی کاک نەبەس پێت ناخۆش
بله ئەمن ڕاز دەکەم لە زۆری قسەکان ئەتوو ڕازنی بەڵام من کە لە سچەک پەیوەندی بە من وەیە بە خۆت دەزانی ئەوڕۆ پەیوەندی بله کاک نەبەس دەنگ دەپچڕیا و ڕیان خەتا لە من نییە یعنی ڕەنگی خەتا لەویش نەبینێت با بزانین فەرم و کاک نەبەس بەڵێ ئەزانم طبيعي متابعة الشذوذ ئەخۆ عیب نییە ئەمنیش متابعەی کاکە لێدوانین گۆ دەکەم ڕۆژنامە نووسین بەڵێ بەڵام ئەنگۆ شدلۆ خەڵک دروست ئێخەر وەکو چ ئەنگۆ سلوکتان جوان لێ لەگەڵ وەکو چ بەس پێم بڵێ ئێستا بەڵێ فەرموو کاگنە دژایەتێکی بێ بنەما دەکەن کاکە بەدەیان ڕۆژنامە نووس لێرە ڕۆژانە گلەیمان لێ دەگرین نەقدمان دەکاتن بە هەموو شێوەیەک باوەڕکە بە سینگەکی فرەوان جوابیان دەدەینەوە بەڵام ئەوەی خۆتان وەرن بەراورد بکەن لەگەڵ ئەوانەی ئەمن کە باز دەکەم ئەوە یەک لەوانە باشە کاک نەبەس دێنەوە سەر شتی شەخسی کاچی من شتەکە من دیسان پێ دەڵێم من بەخۆم وەکو نەبەست تێدا نەبوویمە زەحمەت نەبی لەگەڵم باز بەس کاک نەبەست خوارد لێم دەگەڕێی جواب بدەمەوە لەو نوقتەی دوایین شتبی یعنی ئێستاش بنەما ئەوانەی بنەماڵەی جەریمەی تاوانی هۆلۆکۆستیان کردیە هۆلۆکۆست لە ئەلمانیا ئەوانش کەم بواریان دەدرێت بێنە پلەی باڵا کاچی من ئەستا من نەگەلۆت بژمێرم بەدەیان کەسی تێکۆشەر هەیە لەو پارتیەش ئێمال کرایە زۆربەی بنەماڵانەی سەرۆک جاشەکان هاتینە دەسەڵات ئەوە یەک بەڵێ نەمێخێ خانەی ئەوانەی کە تاوانیان کردیا نا من دەڵێم کوڕی سەرۆک جاش نا ئەمن ئەوم نەڵێم کوڕی سەرۆک جاش بە شمولی دڵ ئەمن دەڵێم بەڵێ من تاوانی نەکردیا بە سەراحەت با پێ بڵێم ئەو خەڵکی و لێرەژەوەی شایدی ئەوەی دەدەن ئەو برادری ئەو قسەشی کردیا پێشمەرگەی پارتیان تەسلیم نەکردیا من وەختی خۆی لەسەرتم باس کرد لە دوای ئەو ناوەکەی دادەنێم ئەم دڵنیام لەوەی بەرحاڵ کاک نەبەس باشە پرسیارێک ئەوەی باست لە دارەتووی خۆمە برای ئاخر ئەوە کە دەڵێم بەڵێ مەلۆ خەڵک دروست دەکەن ئەوەیە برادری خۆمە بەڵێ برایەکەی ئێستا پەرلەمانتارە لە بەغدایە باشە خێرە ئەو لەسەر خینی خۆی بە جواب نایە جەنابەت بە ئاخر چیرۆکە ڕاستە یان نا نوقتە لەوە نییە برایەکەی ئێ باش ئەم بە دواتچوون دەکەم ئەگە غەڵەت بم هەر زۆر بە شانازی و داوای لێبوردن دەکەم لەو نوقتەی باشە بەس ئەگەر نا ئەزانم لەگەر ئەوەی وعدبی لە بەرەم دەزانم چ پێشمەرگەیەک دای بە من غەڵەت ناکات کاک نەبەست دوای بابت ئەمن دوایین شت پێ بڵێم بابت فەوزی هەبووە تۆ ناتوانین کۆڵی لێ بکەی ئێستا کە دەتەوێت وەکو ئەوە بەس بە هەر حاڵ کاک نەبەست بچینە سەر گوندی لوبنانی با نەبتە مۆزوعەکە شەخسی کاک نەبەست کاک نەبەست ئەنگۆ دەڵێن مۆڵەت باشە لە ئەوروپاش شوێنی هەموو کەس ناتوانین کۆڵی بکە لە گوندی لوبنانی شوێنی دەشفرۆشی گەلەگەلەگەلێک زۆرە باشە ئەوانە ئەگە ئیجازەشیان هەبێ بووە ئیجازە بەو شێوە بەڕەڵاییە هەبیتن وەچە ئیجراعات دەکەن یعنی هەولێر شارێکی زۆر بە خۆت ئەمن و کوڕە هەولێرین شارێکی حرێم گران بوو شارێکی ئەو بوو ئێستا ناومان زۆر بەد بووە وایەنە حزبەکەی توش دەدەسەڵاتە حکوومەتەکەی توش دەدەسەڵاتە ئەو گوندی لوبنانیا یعنی هەولێری زۆر لە کەدار کردیە باشە ئەنگۆ هەستان ناجوڵێت بەڵێ ئەمە دیسان پێ دەڵێم شتێکێ پێی دەڵێن قانون و تعلیمات بە قانون و تعلیمات دەکەین درۆشی دەکەی لە ڕووی قانونیەوە ئیسباتکردنی لەشبرۆشی چیە لەشبرۆشی ئەوە نیە دوو ئافرەت بە جلکەچی نمچەڕوو دەڕۆنە جێگایەک و یعنی تو نەفی دەکەی لەوێندەر ئەو شتە هەبی من نەفی ناکەم جد لە من بیەم با قسەکەم تەواوکەم تو ئەو بابەتانە گوندی لوبنانیە فلانە شوێنە فلانە جێگا ئەوانە ئەمە سیاحەمان هەیە دەستگا ئەمنیەکانمان هەیە پۆلیسمان هەیە ئاسایشمان هەیە بە بەردەوامی بەدواداچوونی لۆ دەکەن بەڵام بە تو هەز ناکەی ئەو بابەتە لە قەبارەی خۆی گەورەتر کرایە ئەتو هەز ناکەی ئەوەی باسی وێن دەرێ دەکرێتن زۆر لەوەی کەمترە کە
اوي لوين دريها كاكا قندي لبناني حزم لي بزاني خلقك وكنت روجنامه نوسه لوين دجيت شي روجنامه نوسي دكاتره خلقك راست رنگي ورنگي هبي بلام بله نقرنگه هبي هر هي خلقك هي كارمنده موظفه لوين دجيت يعني براستي بس بلام لقل وجده متابعي مثلا اجراءات كراء ام بيشي تازه دو تلفون لو من دو حالتها ولا بردستم بوا رواني دادقام كرديا دو حالتي اواني لو بابتاني اتو بازدكي بالفعل هولير شاركه كالتوري خوي هي تقاليدي خوي هي عاداتي خوي هي هر هموي رتاو كرايا هر هموشي حسابي مراعاة شعوري خلشي هولير كرايا بلام لقل وجده هولير زياتر لسر قنصل قريد يدايا خلشي بياني يدايا اما ذكري هموش وينا كان داخل بيشي 10 صال فاز 10 صالي لو هوليري مطعم رمضانان كذكراوة دبابة مزايدة بكريته ومولتي كي بكريته بلام يستاهما او مزايدة ناكريته مولتك كراوية بلام بيدلين دلنيم لقل رتاو كردني حرمتي مانجي رمضاني بيروزي كاني مانجي رمضاني دبي او يرتاو بكي بله او استا او هوليري استا اتوهتا او هوليري فيش فاز بصالينيا هولير دبي لهم روج كراوة بيتن بلام لتشاتي ويا ساو قانون بس كاغنا بس تخوا بزور تهرب منك لو موضوعي عرفي او كومل قاعي بس كاغنا بس بقربان لا للسويدنية للسويد بوزان يعني دي ساغا هر كسك اگسكس بكري بفروشي او عقوبة دريتن حتى صالك دكري بس لزور ولاتي كوكول بروكسل هي لهولندا زامخانه هي بلام زامخانش اگر هبي كانغو هرسند زور باز للدين وشده كوكو بارتي وحكومات وانا اگر زامخانش بي شوينش فروش شوي دبي انا فاز بكرين براكم عايز يعني يا تون بس اتنات وين كولي كبري والله الا قندي لبناني تن خلشي باشي بس لو قندي اگر يكمل هبي واگر لو هولي يكمل هبي انغو دبي قباتي كان هربا في قانوني خوتن وايانا بالفعل يعني تشل جمارنيه تشل وي اگر يقل هي ما ويك تن ملها قبات كلا شوان هولير بويته برلديس كوي يعني كلا اوروبا او شتاننيه براكم لا اوروبا لقوم ببرستبريت شويه قبات كدي لنا قينا والله تسان شوي تسان شوي قبات كدي كاكنا بس او من الدبرس باورك زياتر لسي شويه قبات كدي ماليش ببيع حساب كيس كان جقلود بجميرم اواني كدراين دادقا بطومتي لشبروشي دي ساب ظلموا باورك بصدانا والله ديسان لبن مراعاة شعوري خلشي او شاري اما هم بلاو ناكرين توا اتم لبروي اما ارشخو معنا مردني هر شقاوة شباوين بلاوي نانا بو زور ضرورة او يشكنا معاناتهم خلشي هوليريا خلق زور بيتك تسوا يعني عمل لو أوروبا يعني لا أوروبا شتواني أو لكرو فوزايا براكم هولير بو أو ناو بانغ خرابيه بديار السليماني ودهوت شيء ها موضوع أونية بس إما مثلا قسمان هوليرة أجنا السليمانيش له تيلا كان هي يعني أونية بلين بس إهانة هولير بكريم بقوم كره هوليرين بيم ناقوشة بلان بيشم ناقوشة أو ديار دي لكردستان بوشي بفوزايا براكم كاك أوا إيوه إجراءاتان زور لاوازه لبرعوي الين اواني برپرسياري او شينا گشتيانن برپرسي بالان درقتيان ناين اصلا ما استا دا دزگا امنيكان چن هلمتي چن دس بيكرديا هلمتا كان دز بس زاگت تشكي بي مولتا بله داخفني او شوينانيا او خلقي كسررونا او كباسم كن لبداية الموضوع كما خلقا كان تصرفي شخصي دكن لهم حالتك كاكا خوب شاندانك دكريه كسك دتيتن غلطك دكاتن بوليس يجبي آسايش يجبي او تمثيلي هم ياناكاتن تمثيلي بس دبي عقوبة بدري كاكا بوليس حكم كرايا بوليس للاي من غلطي كرديا باورك حكم كرايا وبشاجمات آسايش حكم كرايا ورا بالرصدنا كان برو متابعة كاغنا بس يك نموني بردست من او بوليسي لا كاك فاضل عباسي دا رسما كلو دنيرم بفرمون إجراءاتي لقبك بوليسي أنا آسايش باشا أم رسما كلو دنيرم لبردست ما إجراءاتي لقل دكري آخر أجل نكر الرادة جينم ها كاك قدر يقصد جبنا بله
وەزیری ناوخۆ باوەڕکە دوێنێ کێشەک هەبووە زۆر ڕشت بووە لەسەر ئیجرات وەرگرتن لەسەر ئەو کێشەیە ئەمە هەموو شتێک نابی باس بکرێ هەموو شتێک نابی ئەوە بکرێ یعنی کێشەکە تەنها بە قسەش بووە بە تهدیدکردنی یەک کەس بۆ بە تەلەفۆن بەڵام باوەڕکە بەخۆم قسەم لەگەڵی کردیە کەوا زۆر مصر بۆ بە تونترین شێوە ئەو کەسە ئیجرات ئەو کەسە کادرێکی پارتیشە کەوا خەڵکێکی پارتیشە بە پێچەوانەیە و قسانەی کە ئەنگۆ دەیکرد کەوا بەس کاک نەبەس بە قوربان هیچ شێوەیەک پژینی ناکرێت وەرە بزانە چەند لیژانی تحقیقی پێکاتیا لەسەر ئەو کەوادر و ئەو خەڵکەیمە ئەو کارمەندانەیمە کە غەڵەتیان بەرامبەر خەڵک کردیا ئەمن دیسان پێ دەڵێمەوە خەڵکی سادە خەڵکی هەژار لە لای مەخەتی سۆرە بە تەوجیهی کاک نەبەس ئەخر ئەوە قسە ئەمن یەک دوو نمونەت پێ بڵێم باوەڕکە خەڵکی هەولێر لە لای ئێمە دەبی ئەو پەڕی ڕێزی لێ بگیرێتن ئەمە هەمووشمان خۆمان باوەڕکە بە خزمەتکاری ئەو خەڵکە کاک نەبەس ئەوەش نییە وەتەنیات فرۆشتن ئەوەی پێ دەڵێ باشە باش ئەمە نمونەمانەیە نمونە کاک نەبەس دەخوا ئاخر بە دەزانیت ئەوە شمولیە ئەمە نمونەمانی لە فەرهاد پیربال لە ناو بازاڕی درا ئەو دوو بەرپرسەی لێیاندا درانە مەحکەمەی یان بە سڵی عشاری عیلاج کرا کەمالی سید قادر ناو هەولێرێ ویستی بەس ڕێی خۆی دەربڕی بە 20 بەڵتەچی بە هێلکە و تەماتەی لێتاندا چت ئیجراعاتان کرا هەمووش کادری پارتی بوون لە هەموو شوێنە خەڵک لێتاندا ترسێ ئەو هەولێرە خەڵک ڕۆحی چۆ بە سەردان بکە دەڵێن دەگیرێن هیچ کەس ڕۆحی نەچوە بەڵام خەڵکی فەوزەوی کاکە بەعسیش پێشمەرگەی پێم خەڕی بوو بە قوربان بەعسیش پێشمەرگەی پێم خەڕی بوو تەنزیمی پێم خەڕی بوو بە قوربان ئەعدامی دەکرد چەند برادەری خۆت لەو هەولێرەی ئێستا ڕۆژیان تا ئێوارە ڕەخنەمان لێدە وەڵاهی بە دەگمەنیانمانە هەموو هەراتن لە دەستان بە دەگمەنیانمانە بڕۆ سیرکە بزانە چ خەڵکە چ گەنج و دەنگە چی نار بزانە چەندمان لۆ ناتوانین بینەوە کورد ئەو شارەی ئەمە لێ لەدایک بووینە باو برامان لێ شەهید بووە عمرمان لە سەدانایە ئێستا ناتوانین بینەوە خەڵک دەترسێ هەر هیچ نەبی بەر کورەکە چم کردیە ئەمە چم کردیە کاک نەبەس قابلە ئەمن لە سەرۆک جاش مەفرەزە خاستەکان زیاتر شتم کردیە قابلە لەو هەموو ئەزانم باش ئەوە گەنجێک دەرێن لە بەریتانیا هاتەوە گیرایە باشە کاک نەبەس بە هەرچی پیرۆزی هەیە کوڕێک بەس ناوی بابی بە ناوی من دەچوو ناوی تو ئەوە بوو 3 ساعت 4 ساعت لەو مەتاڕی هەولێری ڕاتانگرتێ وتیان تو کوڕ قادر نادری با بجوێنمان پێدەدا بە هەرچی پیرۆزی هەیە بابەتی ڕاگررتنی مەتارەکانەوە سیستەما لەسەر ناوی من لەو مەتار لەو ستۆکۆڵمەیە تووا لێدادەنیشی خەڵکەیە ئەسڵەن جێڕایتیانەوە ئەزانم براکەم بەس ئەوە لەسەر ناوی من بووە ئەزەت بە من دەڵێ وەرەوە ئەمە کاک نەبەس بە قوربە ئەمە لەو ئەوروپایی لەو دوسێ ڕۆژەی وعدبی ئەو ڤیددیۆ بڵاوکەمەوە دێن لێم دەدەن لەسە فکر هەوڵی تیرۆرم دەدرێ بە قوربان ئەزت دەرێ من وەرەوە هەولێرێ کاک نەبەس بە هەر حاڵ کاکەم 100% دڵنیان پارتیە ئەو نقاش تێدانە و یەکێتی شەوڵیدایە بەس ئەو جاری کە لێم درا من 100% دەزانم پارتی پارەیدا مافیا هات لێم ئەوەیان کردم و بڵاویش دەکەم و ئەگەر هاتو هاواری خێزانم نەبا ئێستا من لێرەوە قسەم نەگەرت ناکرد وعدبی لەو 2-4 ڕۆژەی بڵاوکەمەوە کاک نەبەس دوایین پرسیار ئێستا من راپۆرتەکەم جێ لێ بوو ئەڵێ 640,000 عەرەب لە هەولێر هەیە هاوڵاتی عەرەب لێرەت ژماریان زیاترە بێکرێنشینە بەڵێ ساڵ بە ساڵ زیاتر بە ساڵ لە بەرزبوونەوەدایە عەرەبیش عەرەبەچ زۆرش خانووی بەناوە ئەمە داتایەکمان لایە بەڕاستی بە زۆر مەترسیدا چۆنە داتا زیاتر یعنی دەتوانم بڵێم زیاتر لە 680,000 عەرەب سەنەدی خانووی بەناوە لە هەولێر بەڵێ ئەی ئاماری کرێنشیانی عەرەب ئاماری کرێنشینانی عەرەب دەتوانم تەخمینەی بکەم زیاتر لە 34,000 عەرەب کرێنشینە لە شاری هەولێر بەڵام ئێمە لە ئێمە نابتە ئەندام دەبەوەی ئەو مافەی نییە یەک لە ئەندام بوون دەبی مەسەلەن کوردبی دەست خۆش باشە پرسیاری ئەمن بە خۆشم هاوڵاتیەکی پەناهەندەم لە وڵاتەی نزیک 2 ملیۆن پەناهەندە هەیە ئێستاکە
ئەوە زۆر ئاساییە بەس هەست پێ ناکرێ ئەوە دەبتە هۆی گۆڕینی دیمۆگرافیا و زۆربەی بەعسیەکان لە گەڕەکی وەزیرانن و ئەنگۆ خەڵک بە کەیف خۆتان دێنین مەسەڵەن ئێستا لە ستۆکۆڵم لەو ستۆکۆڵمەی بڕوا بکە هەموو گەڕەکەک نادرێتە پەناهەندە و ئێستا کە دەزان پەناهەندە بووە هەندێک سەرئێشە و هەندێک کێشە حدودیان لۆ داناینەوە دەبینی قەمع لە هەموو ئەوڕۆپا ئێلغا کراوە لەبەر ئەوەی خراپ بەس ئەنگۆ لە تەنیشت ئێمە چێش بەس دخوا بە قەوسەکە بۆی خەڵک بەغەڵەت پێم نەگە ئەم کەسێکی ڕاستیزم نیم یعنی ئیشی زۆر باشە ئەگە حکوومەتی هەرێم دەمی خەڵکی عەرەبی فەقیر بکە و لێی بمینێتەوە بەڵام ئەو پرۆسەی ئێوە لەبە بزنسیە مەسەڵەن لە هەولێرە 2 ملیۆن کەسە خەریکە 1 ملیۆنی بتە عەرەب ئێبراکەم ئەمە هەموو معاناتمان گۆڕینی شارەکانی تەعریبی کوردستانە وایە نا پێشمەگەیەکێک لەوانەیە خەڵک چۆش مستحیل هەولێر تعریب بکرێت ئاخە چەند ملیۆن باشە وەرە ئەتوو قایمقامی هەولێرێ چەند هەزار عەرەب لە هەولێرەیە بابەتی مەسەلەی عەرەب لێرە ئیش دەکاتن هەولێر دیسان پێ دەڵێ پایتەخە دوای شتەکان تەنها ئەنگۆ لەسەر هەولێر حسابونە دوای 2003 دوای کە ئەوەی کە حکومەت گۆڕا سەدام نەما کە بۆ با بڵێن دەستوری نوێدانرا لە دەستور هاتێکا کە هەموو کەسێک دەتوانی لە هەموو عێراق شتی بەناو بکرێتن ئەمە پێشتر لە هەولێر باباشت پێ بڵێم ئەسڵەن عەرەب شتی بەناو نەدەکرا ڕێگری لێ دەکرا ئەوەی بەخۆت باش دەدا احتیمال ئەو کاتی بەخۆت لە هەولێرێ بی یەک عەرەبی شتی بەناو نەدەکرا هەموو قرارات هەبوو هەمووی جێبەجێ دەکرا بەڵام بەپێی دەستور باباشت پێ بڵێم تو ناتوانی مەنعی بکەیت بەپێی قانون ناتوانی ئەوە یەک ئەوە یەک دوو ئەمە هەموو دەمێدەینە سەر تیڤیەکان و باسی لەوەی دەکەین و کەوا کەرتی گەشت و گوزار و کەوا کەرتی ئابووری ئەمە دەبی پەرە پێ بدەین و هاوکاری خەڵک بین و کاسبکار و دوکاندار و ساحب معمەل و تێل و نازانم چی و ئەوانە باش ئەگە لەو لایە عەرەبە بنێ لەو لایە فارسە بنێ لەو سەری تورکە بنێتن ئەمە ئیشوانە ئەدیلەتیە چاوەڕێکم لە بەرازیل و ئەرجەنتین خەڵکم لۆ بێتن ئیشوانە بکرێتن کاکە کرانەوەی دەرکەی هەولێرێ بە سەراحەت با پێ بڵێم لە بەرژەوەندی خەڵکە هەر قەرارێکیش بدرێت لە بەرژەوەندی خەڵک دەدرێتن مریشک فرۆشک باوەکە دەڵێتن ئەگەر خەڵکەکی عەرەب نەبی منشنە ئەم بازار بنەبیتن ئەمە لەگە وەختی کۆرۆنەی کە ڕێ قەتع کرابوو ڕۆژە قەرارێکماندا ڕێیەکە بکرێتەوە باوەکە لەگە دکتۆر فرسەتی ڕەحمەتی سەردانێکی بازاڕی ما کرد ئاخری بەو لای تەکسیەکانی کرد محافەزەی داهاتینەوە لێمان پرسی ئیشتان کۆ گوتی 2 ڕۆژەوەتی ڕێتان کردیتەوە ئیشمان باشە کاک نەبەس بە قوربان خۆش دەبین کە خەڵک ئیش بەس کاک نەبەس ئەمە نەرقامت پێ دەڵێم دەژلەی کە لێرێ دوو جۆرن یەکە گیان پارەی هینایی استثمار دەکە و لێرە ئیش دەکە یەکەکیش یا لێ قەومایە ئاوارەیە نازیحە هاتیە ئەمەش دیسان پێدەن ئەوێ ڕۆژێش حکوومەتی مەبڕیاریدا لێدوانیدا وەزیری ناوخۆ دەڵێ ئەمە لەگەڵ گەڕانەوەی خەڵکەکەی گەڕانەوەی ئارەزومەندانەی خەڵکی ئەمە خەڵک دەرناکەن ئەو هەموو کەمپە ئەدی لێرە هەیە ئەو هەموو کەمپە پێویستی بە حیمایە پێویستی بە مەساریفە باوەڕ کە بارانێک دەباری پێشی ئەمرخەمی ئەوە بپێ گەڕەکەچی خۆمانم بێ چنە خەمی کرد کەمپەکەمە کاکەوانە هەموو مڕاعات دەکەن ئەزانم دەستان خۆش بێ ئەگەر بەس کاک نەبەست خوا بوارم دەدەی ئەم جواب دەمەوە کاک نەبەست ئێستا بەرپرسە چ خۆتانە تەلەڤیزیۆن ئەڵێ 640,000 عەرەب ئەوانە کرێچی نین لە هەولێری هەن 640,000 وەس ئەلۆ یەک دەقە دەنگڕۆیەوە کاک نەبەست دەنگڕۆیەوە 640,000 ئەڵێ عەرەب لە هەولێرە 34,000یش کرێچیە ئەی هاوار ئەڵێ بە ئەوە بە ژمارە باسەکە هەولێر بەخۆی چەندە بە قوربان یعنی ئەتوو دە 2 ملیۆنی ئەتۆ ئەو ژمارە زۆرن ئەسڵەن چەند هەزارە تۆ قایمقامی هەولێرە دەبی وزانین چەند 100,000 عەرەبەیە ئەسڵەن ئیستینادی لەسەر چی کردیە ئەمە ئەسڵەن ئیحسا نەکرایە لە وڵاتی ئیحسایەکی دەقیق نەکرایە هەر ڕەقەمەکی بڵێن تەقریبیە هەر ڕەقەمەکی بڵێن دەقیق نییە لۆیە پێویست ناکە باسی ئەڕقام ئەی بەس ژمارەکە لەوە نییە نێ ئەم دیسان لە دوو دەپرسم هەولێر سەنتەری هەولێر بەخۆی چەندە
خۆی ملیۆنە و سەد ئەگە 200,000 بی یعنی 150 عەرەبە شتیوانیە شتیوانیە نا ئوستازە ئومێد خۆشناوە من لێ دوانم دی دەرێ هەولێر 2 ملیۆنە دەڵێ هەولێر 2 ملیۆنە وەکو بەس ئەخۆوان لە شەقڵاوە هەن برا لە هەموو جێکی دوایە گەڕەکی باسیەکان هەن کاک نەبەست تۆ ناتوانین کۆڵی بکەیت دەیان زار لە میدیا عەرەبیەکان باس کرا کاکە هەرچی باسیە تۆخەکان هەموو لە هەولێرێنە عزەدووری لە هەولێرێ مردیە کاک خۆ میدیا عەرەبی باسی کردیە خۆ من باسم نەکردیە بابە پێت دەڵێم میدیای عەرەبی باسی کرد کاک ئەوە خۆ زۆر میدیایە بەعسیەکان لە گەڕەکی وەزیرانن بە قوربان چۆن دەکرێت میلەتێک ئەنفال کرابی هەر کەسێک تاوانی ئەنجامدابی ئیجراعاتی لەگەڵ کرا کورە چێ تاوانی ناوی دوو تاوانباری ئەنفالم پێ برێت درابتە دادگا دە باشە ناوی دوو تاوانبارم پێ بڵێ بەڵام دەیان ڕۆژنامەنووسی وەکو زیندانیانی بادەنیانتان خستە زیندان دەڵێم هەر کەسێک تاوانی لەسەر بیتن درایکە دادگا بەڵام ئەوەیە تو باز دەکەی مەبا نەچینەوە سەر ئەو مەوزوعی تو لە ماڵێ دانیشتی کەیفت بەچێ نەهاتێ لیستەکەت لۆ خۆت ئامادە کورە بابەوە برا کاک نەبەست کو ئەوە ئیهانەی محکەمەی عێراقی بە قوربان کاک نەبەست بە قوربان خۆ من لە جیرفانی خۆم دەرنەی نایە محکەمەی عێراقی ئەو بڕیارەی دەرکردیە 400 ئەوەندە ناوەن بە کورد و عەرەبەوە 200 ئەوەندە عەرەبەیە کاچ خۆم بەشەکیان بەرپرسن لە ناوتان بەرپرسن لە ناوتان ئەو هەموو سەرۆک جاشە خۆ ئەو ئەم لە جیرفانی خۆم دەرنەی نایە بە قوربان محکەمە 2 ساڵی خایاندی هەتا ئەو بڕیارە دەرچووە و چۆن نوێنەری حکومەت ئەو قسەیە دەکات یعنی چۆن قسەی وا دەکەی کە لەسە وایە دوای ئەو تۆ ناتوانانی نکۆڵی لەوە بکەی هەولێر پڕی بەعسی بووە هەر ئەمرێکی قەبز تعلیم بکرێ بەڵام ڕزان لێ دەکەم من مەبە ناو بابەتە سیاسیەکان چۆن تو قایمقامی برا لە ئەلف لۆیای قایمقامم ئەمە مناقەشەشمان کرد قسەش قسەی ڕادەکێشی بە سەراحەت با پێت بڵێم ئەتوو هەر قسەی دەکەی و ئەتوو ئەوەی گرینگە ئەوەی کە لە خەوی خەڵکی ئەمش لە خەڵکم ئەگەنا لە ئەوروپایەوە کاتێ خۆم بەوە سەرف دەکەم مەشاکلی باسی محکەمەی جینایی بەغدایە لەگەڵ من مەکە باسی مەشاکلی هەولێرێ کا من هەتا جواب بدەمەوە هەتا فکرەکە ڕۆکردنەوەکانی شت بدەبێ خەڵکیش دەزانم فێر بۆ تەلەفۆنتان لۆ دەکا شتی بە غەڵەتتان دەداتێ ئەبێت یەک مدیر بەلەدیەکان تەلەفۆنت کرد بوو بەڵام گۆ 25 وەرقەی وەردەگرێت کاکە تو کەسێکی مسەقەتی قسەی کەسێکی نەخیندەوار مەگوازەوە هیچ پارە وەرناگرن کاک نەبەست لە هەندێ کاکە ڕسومات هەموو شتەکەت و بڕۆ نفوست دەرینە ڕسوماتی تێدایە بەس کاک نەبەزێک لەو گلەیانەی خەڵک ئەوەیە دەڵێ دەچینە دائیرەی دەماڕوتێنەوە بە ئەوراق و بە تەبع و بە نازام بچوو یعنی لە ڕێیتوە دەڵێم کەس بەبێ وەسڵ پارەی نەداتن ڕوتان نەوەژ نییە هەموو پارە وەرگرتنەک لە دەوایر بە وەسڵە بە تعلیماتە کەس ناتانی 1 دیناری زیاتر وەگری بەدەر لە ڕێنماییەکان بەدەر لە تعلیمات بەس ئەمن ئەتوو خانیەکی بەڵێ فەرموو کاک نەبەست کاک نەبەست ببوورە لێ بکەم لە سوید ئیجازەی سیاقە دەردەین چەندی پارە دەدەین چەندت دەچیتن نازانم چ دەکەیت کاکە ڕسوماتە لە هەموو وڵاتە چەندی وڵات بەس خەڵک زۆر معاناتیان کاک نەبەست بڕوا بکە ئەوە خەڵکی ئەو منتیقی قەتەوی مامزاوە لە بۆ منیان ناردیە هەر با بێت بڵێم بەرپرسی بەرپرسانی پارتی خۆتانن لەو منتیقی معاناتیان هەیە لە دەستان بڕوان پێ بکە خۆ من لە ئەوە نییە و من دڵنیاشم ئەوەی کە پارەیان لێ وەردەگرن فعلەن وەردەگیرێ بەس ڕەنگی گوتیان 100 و 15 و هەندەکان گوتیان دەڕۆل و 50 وەرەقەی وتیان دەڕۆل و 50 وەرەقەی کاک نەبەست دوایین شت بەبیرم هاتەوە مەسەلەن ئێستا کۆئفس ئەنگولی ژنەی مشتریاتان قەت دەستنە سەردەوا ئەو شوێنە ڕاقیەکانی وەکو گەڕەکی ئیمپایر چایەک لە گەڕەکی ئیمپایر بە چەندە مەسەن لەو فندقە ڕاقیانە مەسەلەن ئەمن لە ژنەی مشتریات نا ژنەی چاودێریکردی بازار ئەو شۆلە ئیمپایری بووە داخستنیشی هەبووە ئیجراعاتیشی هەبووە تعاملی توندیشی هەبووە لەگەڵ ئەو کەسانەی کە سەرپێچیان کردیە بەس لە ڕەمەزانێ باوەڕ کە زیاتر لە 100 تۆنی خۆراکی ماوە بەسەر چومان دەست بە سەداگرتیە نانا من باز لە سەعر دەکەم سەعر ئێستا دەڵێن میوە لە گەڕەکی بەختیاری لە تەیراوەی گەلە گرانە تخوا بۆ فندقی دیڤان بە $300 بی کە لە ئەمریکای ئەو سەعرە نییە
اتو بام بسيارك اللي ذكر بله طبعا كروجنا منوسي دبي لسه مشتشي مطلع دي هذا روي قانوني اتو شيء احرازي نبي قانونكم لو بنيرك هوابله سعري فرض كلا سر فلانجي بلام لقلا وجدا ما قبولنا كان استغلال السعر بكتير ام الروجي في الشما بقوم شي مسرداني مغرنا كان موابل غذائي كرديا ام وصولات مورقتيا سدلا كان مت مشاكل ديا سعري روج مورقتيا دايت ملجنا كان هاتي مو برديتم لماركت كان براوردم كرديا بزانم چندی قازان چاوشتی تسری بزانم چندی کمیه بردیا مارکت و مارکت لفلانه مغزنی ناوی او مارکت هانم همو ورگردیا بناو ورم گردیا چندی مواد بردیا همو بردیا با چندی شی بردیا لا همو قرأك كان دتوان بكان كاك نبس مثلا لقرأت شي وزيران مثلا لإمباير لقوندا كان دتوان أو إجراءاتنا بكان ألين أو منطقية الدنيا شكية هذا تنازعنا يعني اشتشوان نشاني خلق ددي كوا حكومة برامبر هندك هذا الصلاتي كاكا وانيا لها مقرك كان وما كرديا لقى خلق شي دزرو يشتجوا ما كرديا لروي تجاوزات بله كاغنا بس بله أورانيس خطأ لمنيا وأوزام خطأ ليجني لو نقطي بله كاغنا بس خطأ لمنا تلفون ملودت بله حقته كاغ إجراءات كراية ببلغوش بيطل بلام هناك كاكا مناوي خلق الدول لا إمباير بيتان كراية لا إمباير أو شو كرديتم حذكي أستا رسمت بويلودني إلون بنيرا ممنون دبين باشا سعري تاي لو يندر بتصندق سعري تاو قهوة لو شنو بتصندق كاغنا بس دوشتتي بشتي قشت وزارة مولاتي وردقري أستيري هي سعركي اي اوجد دبي حدود كاك قانون الدنيا كوا سعر الوداني انا بدابنين انا اي انجو انزمني بارزغاي هوليرتان هي لو دانانين لو بلام لجي جاي من اللي كان همو سعر داندرايا برو لبس سا ابا استاذي ماني سا بدو صوت بنزادي يعني جي بقياص ديناري ادي الامباير شيء بدوها زاري لا إمباير هي لهم دنيا جوشتها نا كاغنا بس امسريرين ازانم حدودك بقربان حدودك ليره شويه لبريز بيرونا كان جرانترا لهند هوتيل قصه جرانترا بلان بقربان لو شنانش كراونيه هر کس با کیف خوی نبوه هوتيل ديفان بس $100 بي ام دفاع لخلشي مستغلناكم كبقوم روجانا يقلى إيشا سرچه كانم بدواداتوني أو بابتها مسألة السعرة دفاع لخلشي مستغلناكم بصراحة بابي بس ذا بإجراءات كي مسؤولة شيء إداري يعني موضوع شخصي أتو بيجي كيما تمشى متابعة معك زاني إجراءات كانش سيا متابعة معك زاني إجراءات كان سيا أو إجراءاتاني كما ما وجرا جدين هم يعيش باسك خروجنا منوس نا إشي مني أنا كاكنا بس خدوش لا چیز شو نبوه كابراك أوبوزيسيون برخنا قربي بي بلا والله إيجابيات حكومة إشي ما ويمشتاني بكينا قامش أو قانون لهم الدنيا إشي حزبكيتوا إشي توا إشي تو نا رازقو كاك أنا بس من بيدلم كاك أما جموزول لكن أتوش جموزول تسيارك اللي ذكر بالي أتو أكيد منامد لخلق لودي هزوريش بالرواق المنامم قبات كدي وتلفوني شمدانا نايا ونده معاناة يعني هي خلق لدستان إيه بالي باش بدواداتون لوش تكاندك وراسته عند ادي تلفوني كاغنا بس يك لو سبباني ام دسمو تلفون انا كدي لوتيا همو تاندلين تشير ما بيدك كتي اوا تلفون امید خوشناوي دكم جويني زور از نظم بيددا تلفون لو چندين بربرسم كديا اتو بمن دلي وشي داوشي بس مسألة جونة جوندة وكوتشي بس بيملا لو شيء يكنم لو شيء دا وشاويش لو يتورد من كتلفون مسقطات دكري تحدات دكم اجا يكجوني من ببينا نا امن تحدى كل بابا بويني وش سعدي بيري ما كدا جو كهرباء ما لها مي باشترا ورت نمونكم بيبله من بس ضلم دا والشيء او بريكة تورد بم كتلفون مسقطات دكريتن اخر تلفون تكلم من كل زانت ايه بس والشيء دا والشيء مقتوه والشيء تبشر ليه دواء ليه دواء باشا اقرأ وشابو
ئەو ئەتو قسەکەیت و ڕاستە کاچی من ئەدووەرە کورم پێ دەڵێ مێت خۆشنەوەرە سەیری هەردوو سێ لقائی بکە بزانە چ وشەی بازاڕی بە من دەڵێ محافظە ئەی هاوار کە من لێرە هیوادارم ترک بکە شتە ئەو شش تەلەفۆنم لۆ کردیە کاکە کو دەبی محافظ خاوەنی ئەو زمانە بی وایە یان نا بێڕێزی بەرامبەر محافظی کە گلەیشی لێ بکەک و بێڕێزی بەر کاکە ئەوە ئەمن وەرە ئەو هەموو دیدارەکان سەر کە بزان چ شەم پێ دەرێ بزانە محافظ بووە کە ئەوە لەو ئاسە کاکە متەسەڕەفی ڕقم یەکە دوێنی ئازدەزم پێ دەدا ئەوجا ئەمن دوێنم پێ نەدایتەوە دوێنم پێ نەدایتەوە کاکە خۆ دیدارەکان لە بەردەستە خۆ سەمەد کاک نەبەست دیدارەکان لە بەردەستی خەڵکە کاکە بڕۆی ئەو شۆ بڕۆی پێشتر ئەگە بەمنی نەگوت بی خێڕی ئەتخوا و شەیە محافظ بڵێ باشە تخوا و شەیە ئەم پێم نەگوتیتەوە باشە دوای ئەو وشەیەکم کرد داوای لێبوردنیشم کرد لە بابی لەبەرەوەی بابی شەهیدا بەڵێ قەزدم نەسەدێ یعنی نابی ئەمە و کەلتورە هەبی کاک نەبەستخوا ئەمن لە ژیانم ڕقم لەو وسلوبەی دەبتەوە هەر کەسێک بڵێ کاچی منستا منە و لقا ئەلەگە تو دەکەم پۆزەتیفە یاننا لۆنگ و قازانجە یاننا کە هەوڵ دەدەن ئەو پەیوەندیە دروستبی بگەینە ڕاستیەکان بەس کاکە بەرپرسین گۆن لەسەرمان قەپات دەکەن کەسێکی وە چیکاگومێدی باوەڕکە لەو ڕوانگەژنێک کە مەحافظی منە دام بڵێ مجاملەی دەکەم یان نازانم چ بەڵام یەک مشکلەم لەگەر ئەو کابرای ئەوەیە چێ جێیەکی بە سەعات تاخیر دەبی لەبەر ئەوەی کە لەناو خەڵک دەبینێتەوە کەسەکە کاکە ڕۆژێ لە خزمەتی ئەو خەڵکدایە دوو خەرچی ئەو شارێ ڕاستە لە سویدی بەڵێ شارێ کاک نەبەست ئینسانیش کە گەیشتە حەدێکی وایە یاننا ئەمن بەخۆم یەک دوو جار لەوێ بووی مەحازر بووی بە چ ئوسلوبە قسەی لەگە دەکەن هەموو مناقەشەکە ئەگەر ڕێزی تێدابی دەگەیە حەل دەگەیە نەتیجە ئەگەر ڕێزی تێدابی لە ئەسنای مناقەشە لە ئەسنای ناپۆشیش لە ئەسنای مفاوزاتیش ئەکید بە دەگەیە حەل بەڵام لەم ناتوو بەڵێ بەڵێ باشە کاک نەوەست هەموو ئێستا منەوە من تو 53 دقیقە قسە بکەن وشەیەکی نەشیاوم هەبووە یعنی بنمونە بڕۆ سەیری هەموو دیدارانی من لەگەر محافظ تا بکەم بزانم وشەیەش قەزدم نەسەدێ هەرچەندە غەدرێکی زۆرمان لە خەڵکەچی کرد چکە مڕاجعەکی زۆرم وەڕا باشەکە بەس ئەمە زەرورین ئەمە ساڵێ جارێک زەرورین ئەو چەند ساڵە کاک نەبەست گەورەترین معاناتی هەموو خەڵک ئەوەیە کاکە ڕۆژنامە نووس ناتانگاتێ بە سوتفە دەتانگری و هەموو پرسیارێکتان لێ بکە قادرە تو چ دەری چاوکەمە خریەک لە قسەکان کە دەرێ مەنگۆ ڕاستبوونیدا ئەوەیە ئەتو چ دەرەی کاکە دەوەرە دەرکەی من ئەتو خزم و کەس خۆت بنێرە کاکە وەڵڵە دەرکەمان کرایتەوە 24 ساعت نامانگاتێ چی ئەی هاوار وەرە بە ڕۆژنامە نووسەکان بڵێ برێ ئەی هاوار تەلەفۆنتان جواب دەدرێتەوە کاکە تۆ هەر بەڵگە ئەوە تەلەفۆنی تون جواب داوە بێ ئەوەی بزان چار جاریت کەم کردیە کاک نەبەست چار جاریت کەم کردی ئەو جارەی هیچ گلەیت نما برێ خەت خراپە دیسان بڵاوم دەکردەوە ناڕۆی لەسەر تانگران وەستایە ئەو داخستانە بەرحاڵ کاک نەبەست نامەوێت کات بگرم ئەم سوپاست دەکەم هەوڵ دەدەین ئەو شتەی گرنگ بی ئەوە پەیوەندی بکەین باشە قەلەو زۆر سوپاس بۆ پەیوەندەکە